ئەو یاریەی کە ئێستا تورکیا دای ڕشتووە پارتی دیموکراتی کوردستان کە دەسەڵاتی ڕەهای لە هەرێمی کوردستانە هەیە واتە دەستی تەواوەتی گرۆ بەسەر حکومەتی هەرێمی کوردستانە ئەو پلانەی پارتی تەواوەکە واتە پێکەوە گرێدراوی یەکن بەو یاریانەی بۆ مەرامانەی کە تورکیا لە ناوچەکە ئەنجامێدات بە تایبەتی لە خاکی کوردستانە بە تایبەتی بۆ سەر ڕۆژاوا و هێزەکانی گەریلاکانی پەکەکە دیارە لە هەرێمی کوردستانە پارتی دەیان قەیرانی گەورەی خوڵقاندووە ژیانی خەڵ لە ژیانێکی مەرگەساتیایە بۆ پۆشینی ئەو یاریە و بۆ پڕکردنەوەی مەرامەکان و پلانی داگیرکاری تورکیا پارتی خەریکی ئەم جۆرە یاریانەیە لە ئێستا لە جیاتیەوەی نان و قوت و ژیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابینکەن سەیرەکەی خەریکی پلانگێڕین واتە ئەو پلانی کە تورکیا بۆی داناون بەداخەوە ئەمانە لەژێر ئەو پلانەی کە پلانێکی میتی تورکە هێزێکی داگیرگەری تورکە کە بە درێژایی مێژووی تورکیا هەردەم مەرامی واتە مەرامی داگیرکردنی کوردی هەبووە خاکی کوردستانیە بوو بە بەردەوامی ئەمە لە ئێستا بۆیە تورکیاوێ ئەو پلانەی لە ڕێگەی پارتیەوە کە جێبەجێکە دەستی داوەتەوەی کە بەداخەوەی هێزی پێشمەرگەواتە ئەو ڕەمزە بەکارێنن من پێم وایە بێ لە ئێستا هێزەکانی دەرەوەی پارتی فشارکەن لەوەی کە ئیتر هێزی پێشمەرگە ناوەکە کۆتایی پێبێنرێت چکام ناوە لە سەردەمێکە لە خۆناغێکی خەباتە بەکار هاتووە لە ئێستا ناکرێتەوە بۆ مەرامێکی داگیرکاری بەش پارچەیەکی تری کوردستان ڕوبەڕووبوونەوەی هێزێکی تری کوردی کە هێزێکی شۆڕژگێر و خەباتگێڕە لە شاخەکانی کوردستانە بۆ پاراستنی خاکی کوردستان لە ئێستا تۆ بەم هێزانە ڕوبەڕووی ببیتەوە بۆیە بەداخەوە پارتی بووەتە واتە ئەو پلانەی ئەو تورکیا بە دوو جۆر پلان دانێ تەبەن پلانی گەورە تورکیا پلانێکی گەورەیە بەڵام ئەمان بەشێکی تاواکەن بە تایبەتی ئەو بەشەی کە ڕەبتی بە خاکی کورد و عێراقیشەوە هەیە بۆ هەروەها ناوخۆی هەرێمی کوردستانە بۆ پۆشینی ئەو قەیرانەی کە خۆیان دروستیان کردووە کە درێژەدانە بە دزی و قاچاقی و داگیرکاری ئەمانە بۆیە بەداخەوە ئەمان لە دوو ئاستا تورکیا لە ئاستێکەوەی کە بە هێرشی لواتە لەشکرکێشیەکە بۆ سەر خاکی کوردستان خاکی باشووری کوردستان بەکارێنێ لە ڕێگەی بە هاوکاری پارتی کە ئێستا لە منتیقەی زەین ورتێ بۆ پلانی کە لە ماوەکانی ڕابردووە باسی لێکراوە پلانی دووەمەوەی کە هێرشکردنەوە تا سەرخاڵکردنی ڕۆژاوای کوردستانە لە ئێستا کۆمەڵی پلان لە ڕۆژاوای کوردستانە گوزارێک کە پارتی مەرامیە لە ڕێگەی ئەنەکەسە و لە ڕێگای ئەو جاشانەی کە لە ڕۆژاوای کوردستانە دروستی کردووە لە ئێستا خەریکی پلانیەوەیە کە ئەو سیناروانی کە لێرە دایناوە لە کوشتنی خەڵکی ناڕازی و لە هێرشکردن و لە تۆمەت بەخشینەوە لە ئێستا لە ڕۆژاواش بەداخەوە لە ڕێگەی ئەنەکەسەوە دەستی پێ کردووە بۆیە دەبێت هەمووان وەشیار بین لەو پلانانەی کە تورکیایکەن من بۆیە من پێشم وایە هەتا ئێستا من بۆ خۆمەوەی کەینە ئەوەی تێگەیشتوم تا ئێستا هەرچەند پارتی زیادە ڕۆی زۆرەکە بەڵام پەکەکە توانیوێتی مامەڵەیەکی ژیرانە بکە بۆی لایەنی کەم پارتی هەندێ بە خۆی دابچێتەوە بەڵام بەداخەوە ڕەنگە من پێم وایە پارتی دەسەڵاتی ڕهای لای خۆی نەمابێ بەڵکو و تورکیا بە ئاسانی ئاراستەیەکە ئەمەوێت لەسەر ئەوەیش کە بڵێم هەمان شێوەی ئەو ڕێککەوتنی کە لە ئێستا لە عێراق خەریکن پارتی لە ڕێگەی تورکیا و مەرام پلانەکە دواخە تاوەکو کازمی سەفەری تورکیاکە بۆی جارێکی تر نازانی و پلانە چییە بە تورکیا جێبەجێیکا بەداخەوە هەمومان قوربانی دەستی ئەو پلانی کە تورکیا دایە ڕێژێ کە لە ڕێگەی پارتی و ئەجەنداکە جێبەجێیەکرێ بەشێکی لە کوردستانە بەداخەوە ئەو هەلو مەرجوبار دۆخی کە ئێستا هەرێمی باشووری کوردستانی پێدا تێپەڕێت لەلایەن چەند وڵاتانی دەستێوەردانێکی سەرەکی زۆر کراوە بە تایبەتێکی لە وڵاتانە کە تورکایە هەژمونی باشووری کوردستانی تێکداوە لە ئێستادا هەڵساون بە دروستکردنی چەندین سیناروەیە کە یەکێ لەو سینارۆ بەناوبانگانەی کە دەستیان بۆ بردووە و ئەیانەوێت دیسانەوە شەڕی براکوژی دەستەویەخەی وڵاتەکەمان بگرێ پەلامەردانی هەواڵان و براخۆشکانمان لە باشووری کوردستان بە چەندین سیناروی جیاواز بۆ ئەوەی علەساز بۆ ئەوەی ئەوان بڕوونیەکەنەوە کە دەستیان هەیە لەم بارودۆخەدا بەڵام بە پێچەوانە وانە ئەمە پلانێکی تێکدەرانەیە کە تورکیا ئەوێت لە ناوچەکەمان جێبجێگە بە هاوکاری حزبی دەسەڵات لە ئێستادا بەداخەوە پارتی دیموکراتی کوردستانە بۆ ئێمەش داواکارین لە سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمان لە هاوڵاتیانی بەڕێز دژی ئەم پلانە بۆگەنەی دەوڵەتی تورکیای فاشیست بوەستنەوە ئەمە کارێکی قێزەون و کارێکی نەشیاوە بارودۆخی هەرێمی کوردستان لەوە زیاتر بەرەو خراببوون دەڕوا و ئایندەیەکی باشمان چاوەڕا نابێت.